بە دروشمی وێناکردنی ئایندە لە ڕێگەی پەرەپێدانی بەردەوام و بە بەشداری 75 زانکۆ و دامەزراوەی زانستی، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دیداری خوێندنی باڵای ئوردن کوردستان بەڕێوە دەبات. لە دیدارەکە گفتوگۆ لەبارەی چۆنێتی پەرەپێدانی خوێندنی باڵا لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و شانشینی هاشمی ئوردن دەکرێت. دیدارەکە لە ڕێککەوتی 5/5/2024 بە بەشداری دام پسپۆڕ و سەرکردەی ئەکادمی لە هەرێمی کوردستان و ئوردن لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. دیدارەکە دەبێتە وێزگەیەکی گرنگ بۆ پەرەپێدانی پەیوەندیە زانستیەکان و پێشخستنی زیاتری کەرتی خوێندنی باڵا و بنیاتنانی داهاتووی گەشتر بۆ هەردوو گەل.